یەکێک لە گۆڤارە گرنگەکان کە ئەویش گۆڤاری نووسری کوردستانە کە تا ئێستا یاخود مێژوویەکی هەیە کە بێگومان ئەمە گۆڤارێکی ئەدەبیە کە یەکێتی نووسەرانی کوردستان لە ساڵی 1970 بە ناوی پیرۆ ئەم گۆڤارە بڵاوەکرایەوە بەڵام لە دوای ئەوەی کە ڕژێمی بەعز گۆڤارەکە ئەوەستێنێت و ناهێڵێ کارکەن ئەو کاتە لە شاخ نووسەرانی ئەو کاتە بڕیارەدەن کە ناوی گۆڤارەکە بگۆڕن بە گۆڤاری نووسەری کوردستان و چەند ژمارەیەکی لێ دەرەچێ و بڵاو ئەکرێتەوە لە دواتردا لە دووتوێی 5 بەرگدا سەرجەم ئەو بابەتانەی کە لەو چەند ژمارەیەدا بڵاو کراوەتەوە لە ئێستادا کراونەتە ئەم 5 کتێبە و لە بەردەستی مندا و قسە و باسی زیاتری لەسەرەکەین لەگەڵ زۆر بەڕێز یوسف محەممەد بەرزنجی نووسەر و ڕۆژنامە نووس بەخێر هاتی کاک یوسف. سپاس. سەرەتا پێم خۆشە خۆت باسێکی مێژووی ئەم گۆڤارم بۆ بکەی. بەڵێ زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ بەرنامەکەتان و میوانداریەکەتان. سپاس. لە ڕاستیە گۆڤاری نووسەری کوردستان لە هەرومەرجێکی سەختی دەڤەرەکە و کوردستانە دەرچووە، لە کاتی شەڕی ئێران عێراقا دەرچووە، لە کاتی شەڕەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە دەڤەرەکە و لە ناوچەکەیە ئەم گۆڤارە وەکو هەڵوێزنواندنێکی یەکێتی نووسەرانی کوردستان لە شاخ کە دامەزراوە لەسەر دەستی کاک هەڤاڵ و کاک حەمەی حەمەباقی و یعنی بە تێکەڵی بڵین، یعنی ئەتوانین ناوەکان وەکو کاک حەمەکەریم عارف و ئەحمەد عارف و ئەمانەی کە لە شاخ بوون نووسەرەکان هاتن لە چەندین کۆبوونەوەیە بڕیاری ئەویان داوە کە گۆڤارێ دەرکەن. سەرەتا بە کۆی دەنگی هەموو نووسەرەکان کە هەموو ڕەنگەکانی تێدا بوو. زۆر باشە. ئەمە لە ساڵی 1970 یەکەم با بڵین ژمارەی لێ دەرچوو، یەکەم ژمارەی ناوی پێرو بوو. ناوی پێرو هەتا ساڵی چەند ئەوە بەردەوام بوو بۆ ناوەوە تا هەر یەک ژمارەیان لێ بڵاو کرەوە. دوایی لە کۆبوونەوەکانی پاشەوە هاتن گۆڤارەکەیان گۆڕی بە ناوی نووسەری کوردستانەوە لەبەرەوەی یعنی بڵێن زۆری نووسەرەکانی هەر 4 پارچەی کوردستان تیا بەشداریان کردووە. باش هۆکارەکەی چی بوو کە ئەو یەک ژمارەیە وەستێنرا و دواتر ئێوە ناوەکەیتان گۆڕی؟ بەڵێ خۆی ناوەکە زیاتر لە کاکە ڤاڵکێستانی ناوەکەی بۆ داناوە کە و کاتە لە دەستگای ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەوان ڕێیان لەسەرەوە کە ئەو گۆڤارە وەکو سەرەتایە دەرکەن، بەڵام دوای چەندین کۆبوونەوە بڕیاریاندا کە بیکەن بە نووسەری کوردستان لەبەرەوەی نووسەری هەموو بەشەکان تیا بەشداریان کردووە بە ناوی خوازراویشەوە، چونکە نووسەری شارەکان لەگەڵ ناوچە ئازادکراوەکانی تێدا بوو، نووسەرەکانی ڕۆژهەڵاتی تیاوە نووسەرەکانی ڕۆژئاوا تیا بەشداریان کردو. زۆر باشە. بابەتەکانی ناو گۆڤارەکە بێگومان دڵنیام لەوەی کە بەشێکی زۆر لە بابەتەکان سیاسی بوون، بەڵام جگە لەو بابەتانە چەند بابەتی تری لە خۆگرت. بەڵێ گۆڤارەکە ئەم گۆڤارە کە 18 ژمارەی لێ بڵاو بۆ تۆ لە ساڵی 1970 تا ساڵی 91 وەکو گۆڤارێکی بەرگریە، چونکە ئێمە لە دۆخێکی شەڕا بووین لەگەڵ حکوومەتی عێراقا و ئەو کاتە نووسەرەکان وەکو لێپسراوێتێک وەکو هەستکردن بە مەسئولیەتێک هاتن ئەم گۆڤاریان دەرکرد. زیاتر بابەتی ناو گۆڤارەکە بە لێکۆڵینەوەکانیشەوە بە چاپێکەوتنەکانەوە بە چیرۆک و شیعر و ئەوانەوانەیە هەر هەمووی بریتە لە ئەدەبی بەرگری، یعنی بەرگری بۆ مەسەلەیە کە مەسەلەی کووردە کە خەباتکردنە ئازادیە ڕزگاربوونی گەلێکە بەم بەرهەمانە. کەواتە ئەتوانین بڵین هەموو بابەتەکان ئەدەبی بەرگری واتە سیاسی بوون. بەڵێ تەبی زیاتر ئینتیماکە بۆ بزوتنەوەکەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستانە کە پێشمەرگە چۆن لە سەنگەرێکی بەرگری لە شاخ و گوندەکان و خەڵکی کوردستانەکە بە گشتی نووسەرەکانیش بە هەمان شێوەی پێشمەرگە لە سنگەرەکانی بەرگریە توانیان بە ئەدەب و بە وشە جوانەکانیان و بۆ بەرهەمە سنگینانی کە لەم گۆڤارەیە بڵاویان کردوێتەوە بەرگری لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و مەسەلەکەی بکەن. زۆر باشە. دیارترین ئەو ناوانەی کە نووسینەکانیان لە ناو ئەم گۆڤارە بڵاوە بۆ کێ بوون؟ بەڵێ کاکە ڤاڵکێستانی کە یەکێکە لە نووسەرەکانی ئەم گۆڤارە و وەکو دەستەی نووسەرانی گۆڤارەکەش
دواوە کە دکتۆر ڕەفیق سابیر کاک حەمە کەریم عارف کاک حەمەی حەمە باقی و نەجیبەخانی خێزانی ئەمە لەگەڵ کاک سیامە شاسواری کاک سیامەن زیاتر دیزاین و ئەوانە لەگەڵ هەواڵەکانی لە ناوەندی کۆمەڵە کە 11 ژمارەی لەژێر دەستی ڕاگەاندنی بڵێن چاپەمەنیەکانی یەکێتیە دەرچووە باقی ژمارەکانی تری بەشێکی لە ئێران دەرچووە بەشێکی لای حیزبی شیوعی کوردستان و حیزبەکانی تر دەرچووە ئەمانە ئیتر دەستەی زیاتر نووسەرەکانی ئەوەی دەستەی باڵاکەی کاک هەڤاڵ و کاک حەمەی حەمەباقی و نەجیبەخان و دکتۆر ڕەفیق سابیر زیاتر سەرپەرشتی ئەمانیان کردووە هەنێکی تریژ وەکو کاک محەممەد ڕەنجا و ئەوانە لەگەڵیانە بەشداری کردو زۆر باش شوێنی چاپکردنی ئەم گۆڤارە کۆ بوو بەڵێ زیاتر وەکوتم لە چاپخانەکانی شەید ئیبراهیم عەزۆ شەید جەعفەر عەبدولخالق معروف چاپخانەکانی حیزبی شیوعی چاپخانەکانی باز ژمارەیەکیشی لای حیزبی دیموکراتی کوردستانی ئێران چاپ کراوە چەند یەک دوو دانشی لە وریمیە و لە سەقز و ئەوانە چاپ هیچ با بڵێن ژمارەیەکی ئەم گۆڤارە تا ئێستا ماوەتەوە بەرگەکەی و ناوەڕۆکەکەی و خۆی بابەتەکە گۆڤارەکە بە تەواوەتی بەڵێ گۆڤارەکە وەکوتم ئەم 18 ژمارەیە هەمووی لای من پارێزراوە 18 ژمارە هەمووی هەیە لای چەند کەسی تریش هەیە لە هەولێر و لە سلێمانی و لە کەرکووک و لە ئێران لە کوردستانی ڕۆژهەڵات بڵێن لەوێش بە پارێزراوی هەیە بەڵام ئەم گۆڤارە یعنی تقریبا 40 ساڵ بەسەر یەکەم ژمارەیە تێپەڕێ کە دەرچووە ینی گۆڤارەکە بەرەو لە ناوچوون و نەمان ئەڕوات و تەمەنێکی زۆری تێپەڕاندووە من هاتووم وەکو گرنگیدان بە ئەرشیفم کرد کەمە ئەرشیف بوو بە کتێب ئیتر فەوتانی زۆر زەحمە دەبێت و ئەمێنێتەوە لە کتێبخانەکانە و ئەمە زیاتریش بابەتەکانی بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە لە زانکۆکانە بۆ قوتابیەکانی ئایندا ئەتوانن چەندین بڕوانامەی بەرز لەسەر ئەم بەرهەمە بێنن چکم هەمی بەرهەمی سەنگین و جوانە و دەیان شعری بەرزبەرزی تێدایە دەیان لێکۆڵینەوەی جوانی تێدایە لەبەرەوە ئەمە تازە بوو بە ئەرشیف گۆڤارەکەش بۆیە دامناوەتەوە بۆ زانیاری خەڵک هەنێک ئەو پرسیارم لێکەن ئەبایە کۆمپیوتەر بکرێتەوە وەکو سەردەمێکی نوێ و ئێستا باوی کۆمپیوتەرە و بۆ خوێندنەوە خۆشە و کاتی خۆشی هەموو خەڵک هەر ئەم جۆرە شتانەی ئەخوێنەوە و عشقێکی بۆی هەبوو بەڵام گرنگی ئەم بەرهەمە لەوەدایە کە من گۆڤارە ڕەسەنەکەم وەکو خۆی سکان کردووە تقریبا 2000 و ئەوە لاپەڕە کە زیاتر لە 7 ساڵە من لەم بەرهەمەیە ئیژەکەم ئەم بەشانەیە کە وەکو خۆی سکان کراوە بە کۆمپیوتەر پاکش کراوەتەوە یعنی پەڵی پیس و ژێر ئەرز و لە ناو دیوار و یان لەم شوێنە شێدارانەیە هەمی بڵێن بەرەو پوکانەوە ئەوانە ئەڕۆ هەموو خەڵک نەیەتوانیم گۆڤارە ئەگەر لە ماڵێکا بگیرە تووشی کێشە و چەرمەسەرەیەکی زۆرە بوو ئەوەی کە من تێبینی یەکەم چەندین پارچە شعر لە خۆگرێ چەندین پارچە شعری تیا ئەوانە بەرهەمی چێن بڵاو کراونەتەوە بەڵێ بەرهەمەکان زیاتر وەکو شعری کاک هەڤاڵ کوێستانی تایە کاک محەممەد ڕەنجاوی تایە سابیری تایە شاعیرەکانی ئێرانی تایە کاک شێرکۆبی کەس بەرهەمێکی زۆر زۆری لەم شعرانە بەناوی جوامێرەوە بڵاو کردوێتەوانەیە کە کاک شێرکۆ خۆشی پاشان بوو بە پێشمەرگە و چۆ دەرەوە و ئەوانە یعنی کۆڕ و ئینەکان ئەنی زۆر ئەمانە گرنگیان داوەکو کاک ڕەفیق سابیر خۆشی کاک حەمەی حەمەباقی ئەمانە زۆر شعری جوان کاک ئەحمەد عارف ئەمانە جگەلەوەی بە بەرهەمی وەرگێڕانیشی تێدایە لە زمانی فارسی و زمانەکانی ترەوە بۆ سەر زمانی شیرینی کوردی لەناو گۆڤارەکە هەمووی جێگەی کراوەتەوە کاتە بەس زمانی کوردی و فارسی لە زمانەکانی تریشەوە تەرجەمەی تایە بەڵام من هەمووی ئامارێکشم بۆ کردووە مەبەستم تەرجەمەکان کە کراوە بەرهەمەکان لە زمانێکی ترەوە تەرجەمە کراوە بۆ زمانی کوردی من بەبەستم لە ئامادەبوونی زمانەکانی ترە لە ناو گۆڤارەکە زمانی فارسی تایە عەرەبی زۆر تیادایە زمانی ئینگلیزی و ئەوانەی تێدایە کە بەرهەمەکان تەرجمە کراوە زۆر باشە هیچ وێنەیەک یاخود ئەرشیفێکی تایە کە بەرگی یەکەمی با بڵێن گۆڤارەکەی تێدا بێ بەڵێ خۆی هەمووی ئەرشیفە بەرە
ناڵم گۆڤارەکە لە بەرگەوە تا کۆتایی هەموو ژمارەیەکی هەر هەژدەی بەرگەکەی تا کۆتایی هەمی تێدایە ناڵم هەمی بە کۆمپیوتەرش پاکراوەوە بۆی بۆ خوێنەوە تۆزێ خۆشتر بێ بەڵام ئەمە ناڵم بۆیە بە کۆمپیوتەر نەمان کرد لەبەرەوەی ڕەسەنایەتی خۆی گرنگجی خۆی لە دۆکۆمنت ئەوای وەکو خۆی بێ کە کردمان بە کۆمپیوتەر بە شێوەیەکی تازە ئەو ڕەسەنایەتێ لە دەزێدا و هیچ کەس سبێنێ ئەگەر من باتمایەتێ شعرێکی کاک شێرکۆ کەسم تیا بڵاو کردایەتەوانێ بەمتایەمە لەو گۆڤارایە زۆر زەحمەت بوو خەڵک بڕوا بەم بەرهەمە بکە بۆ چکم گۆڤارەکە ناڵێم ڕەسەنایەتەکەی لە من بە کۆمپیوتەر کردومە ئەتوانم دەستکاری وشەکان کەم ئەتوانم بیان گۆڕم ئەتوانم سیاغی بە نوعێکی تر بکەمەوانێ وەنیە نووسەرەتوانێ ئەم شتانە بکە بەڵام تۆ کە بەرهەمەکەت دانایە و داپەڕەکانی وەکو خۆی ڕەسەنەکەت دانایەوە هیچ کەس ناتوانێت ئەوە بگۆڕێ و من بێم وشەیەکی لێلابم دێ خەڵک هەستی پێکە بەڵام ئەوی کە توێژینەوەکە لە نەتیجەی لێکۆڵینەوە لە بەرەنجامی لێکۆڵینەوە توێژینەوە ئەگاتە ئەو ئەنجامەی کە تۆ بێی دەستکاری ئەمە بکەی ئەو پێزانێت لەبەرەوە ئەبێ بە خەوشێک بەسەر گۆڤارەکەەوە بەڵام ڕەسەنایەتەکەی لەوایە کەوکو خۆی دامانەوە ئەوەی کە من تێبینی یەکەم ئەوەیە کە ئەوانەی کە وەکو خۆی دانراونەتەوە سکان کراونەتەوە زۆر بە ئاسانی ئەخوێنرێنەوە یانی ئەوەی نییە بڵێ کە وشەکان تێکچوو بێ ئەوەی تێکیچوو بێ مەسەلە لە تۆخم کردوەوە بە کۆمپیوتەر جوانکاری لە وشەکەی کردو ینی نەمێشتە وشەکە و ئەبێ و خۆی بێوتم بەڵام تۆخمان کردوەوە هەنێ ژمارە هەر زۆر خۆی بە خراپی لە دەرەوە چاپکراوە لەبەرەوەی پشتیانەوان زیاتر بەڕۆنی و تایپی دەسی بەسووە خۆ کۆمپیوتەر نەبوو ئەو سەردەما لەبەرەوەی یعنی ئێستەکانیش ئەو جوانکارەی ماوە و خەڵکێکی زیاتر ئەوینی هەیە بۆ ئەم شتە دۆکۆمنتیانە چکم زۆر بەلای هەنێ خەڵکەوە زۆر گرنگن ئەمانە توش بە کتێبخانەکان هەر کتێبخانەکانی دەرەوەی وڵاتجگە لە کوردستان جامیعەکانی خۆمان زانکۆکانمان مەحەدەکانمان کتێبخانە گشتیەکانمان هەیە بەیانیە دیراسەیەکەکە ئەمە زۆر بۆی بە کەڵکە و ئیسفادەی لێ ڕاستە شتێکی تر کە سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە لە کۆی هەژدە ژمارەکە دەرچووە ئێستا لە 5 بەرگدا بڵاو بۆتەوە بەڵام وەک ئەبینین کتێبەکە کتێبێکی گەورێ و لە چەند کەواتە هەموو ئەو بابەتانەی کە لەو سەردەمەدا لە هەر ژمارەیەکدا بڵاو کراوەتەوە و نووسراوە بابەتی زۆر و بابەتی زۆر بە پێز و گرنگ بوون بابەتەکان بە عام وەکوتم بابەتی سەنگین بابەتی جوانن ئەو بابەتانە لەو بڕوادا نەک بۆ مەتحی ئەوەی بڵێم خۆمی ئیشەکەم کردو و مەتحی مۆزوع بابەتەکە بکەم ڕەم بێکم لە گۆڤارە ئەدەبیەکانی پێشووترە زۆر بابەتیان ناگەنە ئەم بابەتانی کە لێرە بڵاو کراوەتەوە ینی بۆ بە پێزی و بۆ جوانی و بۆ کوردان دنی وشەکان و بۆ ناوەڕۆکەکەی و چکم هەمیشی بریتە لە ئەدەبی بەرگری مقاومەیە هەموو ژمارەکان با بڵێن گزارشت بوون لە ئەدەبی بەرگری یاخود ژمارێک بۆ ژمارێکی تر هەمووی بەڵێ بەگشتی هەموو شیعر و چیرۆک و بابەتەکان زۆری بریتە لە ئەدەبی بەرگری چیرۆکەکان هیچ نووسەرێک بوون چێبوون چیرۆکەکان زیاتر کاک حسێن عارف مامۆستا حسێن عارف بەداخەوە ئێساش سڵاو ڕێزم بۆ هەیە کە ئێستەکانەیە وەزعی تەندروستی باش نییە چیرۆکەکان کاک حەمەکەریم عارف کاک ڕەو بێگەرد مامۆستا ڕەو بێگەرد ئەحمەد محەممەد ئیسماعیل کە ئەمانە لە شارەکان بوون مامۆستا شێرزا حەسەن وە زۆر نووسەری تر وەک کاک حەمەنووری تۆفیق ئەمانە کە لە ناو شارەکانە بوون بەرهەمەکانیان بە ناوی خوازراوە ناردۆ بۆ دەرەوە و من ئەو ناوانشم ساخ کردوەوە ینی خۆی بە ناوی خوازراوە بووە بەڵام دیدارم لەگەڵ کردوون و ئەم ناوانشمان ساخ کردوەوە ینی ناوە ئەسڵەکەشمان داناوە لە ئەندێکسەکەیە ناوە مستعارەکە ینی ئەوەی کە بەکاری هێنا ئەوشمان لەگەڵات داناوە بۆی خەڵک بزانێ مەسەلە شێرۆ کاک مامۆستا شێرزا حەسەنە بۆ وسوو بزانێت کە مامۆستا حسێن عارفە ئەوە یعنی بەعام تقریبا لە سانەوەی ناوەکانیشم ساخ کردوەوە بەڵام بەداخەوە هەنێکیان وفاتیان کردووە کە نەماوەن دەسم پیان نەگەشتووە کە بتوانم دڵنیا بم چکم ئەوەی کە خۆم قسەم لەگەڵ نەکرد بێ و دڵنیا نەبوو بم ناوەکەم دانەناوە بەڵام ناوەزە خوازراوەکەم وەکو خۆی داناوە بۆچی هەتا ساڵی 1991 ئەم گۆڤارە بەردەوامی هەبوو لە دوای ئەو بۆ بەردەوام نەبوو بەڵێ ئەوە بوو کە ساڵی 1970 دۆخێکی نەخوازرا و ناخۆشاتە پێشەوە لە کوردستاندا و
هێزی پێشمەرگە کشانەوە بەسە سنوورەکان و ئەنفال و هەڵەبجەوەمانە ڕوویە ئەو ساڵی نەوەیەکیش کە ئەو پێشمەرگانە یان ئەو نووسەرانی کە لە سەقز و شارەکانی ڕۆژهەڵات بوون ئەوان چەند ژمارەیەکیان وەکوتم لێ چاپ کرد پاشان کە پێشمەرگە هاتەوە ناو شارەکان و ڕاپەڕین ڕوویە ئەم گۆڤارە وەستا یعنی خامۆش بوو ئیتر لە ساڵی نەوەیەکەوە دەرنەچوو بەوەی هەلومەرج و وەزعەکە کە لە کوردستانە هاتە پێشەوە. بڵێ بێگومان ناو ئەم بەرگانە چەندین داستانی تایە و چەندین بەسەرهاتی تایە چەندین بیرەوەری تایە ئەتوانی دیارترین ئەو بیرەوەریانە یاخود تۆ کە باڵێن لە ناو بابەتەکانە بوویت وە سەرجەمی بابەتەکانت خوێنوتەوە کامیان زۆر لە باڵێن بیرەوەری تۆ شاماوە؟ بەڕاستی ناتوان باسە بڵێم ئەو یعنی بەڕاستی هەموو بەرهەمەکان زۆر زۆر گرنگ و جوانن. مەسەلە شعرێکی مامۆستا شێرکۆبێکەس کە باسی خۆمە تەمەنێک گەنجی لە ئازادی کە پێشمەرگەکان ئاهاتنە خوارەوە لێەوە ئەمانە و مەسەلە شعرێکی هەیە لە پێشمەرگەکان وەگەڕەوەیەک لە ئازادی یعنی ئەمە ینی زۆر زۆر شعرێکی بەرزە کە لێرا من ینی بیرەوەریم لەگەڵ ئەم شعرە هەیە و چەندین چیرۆکی گرتنی ڕەبایە لەلایەن پێشمەرگە قارەمانەکانی کوردستانەوە و ئەوانەی شەهید بوون و ئەمانە هەم بیرەوەری هەم چیرۆکی جوان جوان و بەرزن بەگشتی یعنی نەک بڵێم مەتحیدانێکیان کەموویان بڵێن هەموو بەرهەمەکان بەگشتی زۆر زۆر جوانن زۆر زۆر بەرزن کە ئەوانە ڕۆحی ئازادی و ڕۆحی سربەستی و ڕۆحی کوردبوون لە ناو هەموو بەرهەمەکانە ڕنگانەوەیکی بەرچاو و جوانی هەیە بەڕاست. دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر و کاری باشتر زۆر بەڕێز یوسف محەممەد بەرزنجی نووسەر و ڕۆژنامەنووس جارێکی تر بەخێر هاتی. زۆر سپاس. سپاس.